مسلمانان چۆن کەسێکی مسلمانی نوێشخن لە نێو مزگەوتە کەسێکی پابندە بە ڕێنمایی شەرعیەکان مسلمانێکە پابندە بە ئەخلاق و ئادابە جوانەکانی ئیسلام هەڵبەت لە زانکۆ و کۆلێژ و تەواوی دام و دەستگا و مؤسساتەکانی تریش بە هەمان ئەخلاقی مزگەوتەوە بێ بچێتە دەر بەداخەواڵێم لە ڕۆژگاری ئێستا بەشێ لە مسلمانان بەشێکی دیار لە مسلمانەتەکان تەنها لە نێو مزگەوتە ڕەنگ ئەداتەوە کاتێک کە دەرئەچن لە مزگەوت ئەچن بۆ زانکۆکان بۆ مؤسساتەکانی دەوڵەت فەرمانبەری شوێنێ ئەرکێ کارێ بازرگانیەک ئەو ئاداب و جوان و فەرمان و خەسڵەتە جوانانی ئیسلام ڕێنمایە جوانانی ئیسلام یان ئەو ڕێنمایە جوانانی کە لە مزگەوت و خۆڕەوشت و سیفەتە بەرزانی لە مزگەوت فێریە بن لە نێو کۆمەڵگا لە شوێنەکانی تر لە دام و دەستگاکانی تر ڕنگ ناداتەوە تاوە خەلەلی مسلمانانە زەرور وایە ئێمە بە ئەخلاقی مزگەوت بچینە نێو بازاڕەکان نێو دام و دەستگاکان بە ئەخلاق و ڕەوشتەکانی تر بەداخەوە نەچینە نێو مزگەوتەکان کە بەداخەوە دەڵم بابەتەکە تا ئاسێکی زۆر پێچەوانە بۆتەوە خەڵکێک بە ڕەوشتی بازار ئەچێتە مزگەوتەکان بە ڕەوشتی مزگەوت ناچێتە بازارەکان بە ڕەوشتە شوێنەکانی تر ئەچێتە نێو مزگەوتەکان لە جاتیەوەی بە ڕەوشتی مزگەوت ئەو ڕەوشتە جوانە بەرزەی کە لە مزگەوت فێریە بێ ئەو پاکێتی کە لە مزگەوت فێری بێ بچێ بۆ شوێنەکانی تر کە ئەوە ئەرکی مسلمانانە